لە پایتەختەوە سڵاوتان لەبێ خۆشەویستان و ئازیزان، منی برایم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەبمەوە. ساڵێکی دیکەش لە تەمەنمان ڕۆی بەرەو ساڵی 2024 هەنگاو دەنێن. لە بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر دەپرسم 2023 ساڵێکی چۆن بوو بەلاتانەوە؟ مرۆڤ کاتێک کە ساڵێک لە تەمەنی دەڕوات لە جێگای ئەوەی خەریکی هەڵپەڕین و ئاهەنگگێڕان بێ دەبێ لێپرسینەوە لە نەفسی خۆی بکە ئاخۆ ساڵێکی چۆنی بەڕێ کردووە، لەو ساڵەدا چەندێک خودای لە خۆی ڕازی کردووە، چەندێک خەڵکی لە خۆ ڕازی کردووە، چەندێک هەنگاوی ناوە بۆ ئەوەی چەترێک بێ بۆ خەڵکی و گۆچانی دەستان بێ بۆ ئەوەی ببێتە پردێک تاوەکو خەڵکی سوودی لێ ببینن. ئەی بۆ خودی خۆی چی کردووە و دەیەوێت لە 2024 چ شتێک بەدەست بێنێت؟ من بەگشتی لەسەر ساڵی 2023 قسە لەگەڵ بەشێ لە وڵاتیان دەکەم، ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. سڵاوی خوات لێ. عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بابزانم ساڵی 2023 کە تێمان پەڕاند ساڵێکی چۆن بوو بەلاتەوە؟ وەڵا بەلامەوە ساڵێکی زۆر ناخۆش بوو، ڕاتب نییە، ئاو نییە، کارەبا نییە، هیچ شتێک نییە، خەرک مرتاح نییە، یعنی خۆشی چییە؟ 2023 خۆشی چ بوو؟ خۆشی چییە؟ ئەوانی پێشەویش هەرچ نەبوون. عێراق وایە، عێراق و کوردستان وایە. یعنی ئێستا ئەمە ڕۆژانە بەرەو خۆشی دەچین یان بەرەو ناخۆشی؟ ئەوەیە خوا دەزانی، ئەمە نازانین سبێنە سەقەومی، ئەوەی دەزانی سبێنە سەقەومی هەرخوای گەورەیە، ئەمە نازانین سەقەومی. بۆچی لەو تەمانەی کە خۆت دەیڵێ خۆشیت نەدیتیە لەبەر چی؟ وەڵا خۆشەکەەوە ڕوون و ئاشکرایە، خۆشەکە لۆ نەدیترا لە بەراوەی دەسەڵاتداران قەت ڕۆژێک فکریان لە خەڵک نەکردەوە، ڕۆژێک فکریان لە کوردستان نەکردەوە، ڕۆژێک فکریان لە میلەتی کورد نەکردەوە، فکریان لەسەر پارتە سیاسەکەی خۆیان، لەسەر جیرفانەکەی خۆیان، لەسەر مەنسەبەکەی خۆیان. چەند ساڵ خزمەتت کرد؟ 41. بەڵێ. ئێستا موچەکە چۆن وەردەگری؟ موچەکە بە زەحمەت. ئەرێ وەڵێ سێمانگای سماوەرنەگیت. چوارەمینەوە، چوارەمینە. مانجی 12 تەواوی دەبتە 4 مانگی سماوەرنەگیتە. 9 10 11 12. ئەوەی کە وەری دەگری بەشی بژێوی ژیانت دەکا؟ وەڵاهی هەر ئەوەتە، یعنی لەبەرەوەمە هەردووکمان نەخۆشین لەگەداشی منداڵە، پێویستمە بە عیلاجی و ئەو شتانە هەیە، پێدەژین ئەلحەمدولیلا، قەت ناکەین. باشە ئەوەی باشە، قەت ناکەین. تێڕوانیت بۆ ساڵی ئایندە چییە؟ تێڕوانین کەس نازانی ساڵی ئایندە، ناتانم لەسەر ساڵی ئایندە، ناتانم لەسەر سبەینش قسە بکەم، ئەوان عادی خۆیە. ڕاستەکەی پەندێکی کوردیشمان هەیە دەڵێ سار بەسار خۆزگەم بەپار، ئەسا ئەو پەندەی قسە چییە؟ ئەو پەندە زۆر زۆر ڕێک پێکە، پەندێکی زۆر ڕێک پێکە، زین لەوە چکە ئەوە معنای چ ساڵ بە ساڵ خۆزگە بەپار، یعنی ئەو ساڵ خراتەرە لە پار، بەخۆی معنایەکە ئەوەیە، ئەو ساڵ خراتەرە لە پار، ئەجات ساڵی داهاتوو کودەبی سبێنێ کودەبی پار ساعتش کودەبی ساعتشکە کودەبی ئەوە کەس نازانێت، خۆی گەورە زەویش خۆی گەورەم تا دەخۆ بیش خۆی گەورە ناکە. سڵاو لێبێ. سڵاو لە تۆش. بابزانم ساڵی 2023 چۆن بوو بەلاتەوە؟ باش بوو، خراپ نەبوو. بەڵێ باش. لە چ ڕوویەکەوە باش بوو بۆ تۆ؟ لە ڕووی گەشتیاری و لە ڕووی مەسەلەن بازار و شتانە، چکە بەهۆی ئەوەی قەیرای دارایی ئەوەی خەڵکانش زۆر بێمسە بوو، بەس ئەو گەشتیارانە باش بوو، بژێوی خەڵکی ژیاندەوە. بەڵێ بەس پێشنیارە شتم هەیە، مەسەلەن ئەو دیاردە ناشرینە چەق و فرۆشتن و ئەو شتانە دام بۆ کەس لەسەر کارتۆ نیشتوا دادن ناو بازاری هەولێرێ، هیوادارم ئەو شتە نەبینێتن لەو 2024 یانی ئەو دیاردە ناشرینانە شتانە نەبینێتن، پۆلیس بەدواداچ لەو شتانم بکاتن، یان پێدا بستەوە ئەو شتانە نەبینێتن، قەدەغە بکرێتن. بابزانم ساڵی 2023 چۆن ساڵێک بوو بەلاتەوە؟ وەڵی سارێکی بێ ئیشی بی و بێکاری بی و نا وەڵی ئەمن 2 سار زیاتر ئەوە بێش ئەو پیاوەش برا دۆستمە، دۆست و زیرامدارێک من دخەینە هەر بێش. یعنی لەبەرچی ئیش و کار نەبووە؟ نییە لەبە خەرچی لایدە ئیژنمە، جارام ئیش و کار و کەسابەت چۆن بوو؟ عیبی نەبوو وەڵا زیادیش پێی دارەمان دەکرد بە دەستا هەر نمایە، ینی کەس بوویان هەر نمایە؟ وەڵی هەر نمایە ئەو دەبینە ڕۆژ دێن ئێرە دەچینەوە. وەچی باش ماڵ و منداڵ ئەو بژێوی ژیانە من دارمان
کاس بێچ بکەن بە خێماکە نەگەنا نییە نییە ناوە ئەو پیاوە شەروەچی من سەور دەکرد بگەی ڕۆژەکیەوە ناوەڵا بەس ئەوە گەیشتنێ و پێت وایە ساڵی داهاتوو باش بی وڵای خوا دەزانین برێت ئیسان نابین تێبینی وایە پندێکی کوردیمان هەیە دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار زەحمەتە باشبی زەحمەتە هەتا بیانی لێرەوی باش نافی هەتا بیانی لێرەوی ئەمە ئەوە ئارمان ئەتوو داوا دەکەی بیانەکان دەربکرێن وڵە دەبکە ئەمە دیشمان دەبێت ئێستا من ئەو ئیشەی دەمکرد برێن ساغ و چەند سارە ئێستا دەچی هەر شەریکەچی سووری لێ عەرەبی لێیە تورکی لێیە ئێرانی لێیە ئیش لۆمە نمە ناوەڵە ناوەڵە ئیش نمە ڕۆژانە بیر لە سی دەکەیەوە وڵی لە خەم و خەفەت بێیشی ئەرێ وەڵە باشە تووشی نەخۆشی نابی وڵام نەخۆشم سکەریمە دەسارە دەسارە ئەرێ وەڵە ژیان وای لێ کردی وڵا ئەرێ وەڵە خەمی ژیان و خەمی مەسروف و مندار و مار و ئەرێ وەڵە باش دەبی ئینشاءڵڵا بە تەمای خوای چاوان حاجی سەلام عەلەیکوم عليكم السلام بابێ مەلای جەنابەت با بزانم ساڵی 2023 لە لای تو چۆن بوو بخوای ساڵێکی خۆش نەبوو هەرمە کوڕە وەڵا لە ژیانمدا خۆشی نەبووە نەک 23 لە ژیان نەبووە ناوە لەبەرچی لە ژیان خۆشی نەبووە وەڵا یار فەقیری و دەستکورتی و نەبوونی و بی ئیشی یعنی ئێستا خانی و سیارەی خۆت نییە ناوەڵ ناوەڵە نیت کرێچیمە چەند ساڵە کرێتی وەڵی نێزێکی 35 ساڵە 35 ساڵە کرێتی هەر لە ژنەمینە کرێچی بوویمە خانی خۆم نەبووە ئەدی کار و کەسابەتت وڵی کار و کەسابەتم کردیە دوکانم هەبووە و ئیشکاری کەم کردیە بەڵام ئێستا نەخۆشم و توانای ئیشکردنیشم نمایە ئێستا نەخۆشی توانایی چشت نییە نەخێر توانای هیچ ئیشکردنەکەم نمایە ئەدی چۆن ینی پارەی دەرمانەکانی خۆت دابین دەکەی کە ڕۆژانە دەرمانت هەیە بەخوای کوڕەکانم ئیش دەکەن و ئەوانیش وڵا کوڕم وا عمری 32 ساڵات ئێستا ژنم لۆ نینەیە نەمبوو کوڕەکەی تۆ تەمانی 32 ساڵە ژنت لە بۆ نەهینایە لەبەر نەبوونی ئەرێوەڵ ئەرێوەڵاگە لەبەر نەبوونینە بە عەزم لێ بوو لە 20 ساڵی لۆی بینم ئەو هەبوو باشە ئەتوو بڕوا دەکرد بگەی ڕۆژەشیەوە ناوەڵا ناوەڵا ئیتر ئەوەش قسمەتی خوایە ئینشاڵڵا خوا بە خێری دەجێڕێت بەشکەم ساڵانی دابێ باش دەبی گۆڕانکاری ڕوودەدا وڵی زۆر زەحمەت دەرێ سار بە سار خۆزگەم بە پار زمانە ئەمە ئەو ساروان لە سارشکە باشتری معنای خراپتر دەڕۆینەمە بەرەو خراپی دەڕۆین بەرەو باشی ناڕۆین یعنی هیچ ئاسوێکی ڕوون نییە بخوای ناوەڵا لاگەر خوای گەورە ڕەحمەکی بۆم پێمان بکات دەی ئینشاڵڵا باش دەبی مامە حاج سلام علیکم بخێر بێ سەر چاوم بخێر بێ بابزانم ئەو ساڵت چۆن بەڕێ کرد ئەو سارەکە وەڵی جەوەش سار بوو وە ساڵی 2023 بەگشتی خۆش بوو ناخۆش بوو 2020 23 وڵا خۆش بوو خۆشیەکانی چی بوو خۆشەکانی ئەوە بوو بڕێکی ینی پارە هەبوو هەرزانی بوو بڕێک باشتر بوو ئەو ساڵ هەرزانی بوو نە ئەوێ ڕابردوو ئەو ساڵ دەڵێم 2023 ناوەڵا ژیان قورسە ئێستا ئەرێ وڵا چی وای کردی قورسبی ئەخنمە مشکلەکە پارەیە ئەگە پارە بێ قورس نییە وە ئێستا پارەکمە پارەک هەیە بەس پارە لە دەست خەڵکدا نییە خەڵک پارەی لەدەست لە دەست نییە ینی شوکاریش لاوازە شکاریش تەعاان لاوازە بێگە پارە نەبی بە خۆ چیش دەکەی بەخۆم وڵات تەقاویتم چەندمان ینی چەندی پێدەچی موچەکە دووردەگەی چەند مانگ جارە تقریبان 2 مانگەوە 3 مانگ 2 مانگەوە بەشت دەکا نەوەڵا بەش ناکە ژیانە چۆن دەگوزارێن وڵی بە ڕزالەت چاوەڕێت دەکرد بگەی ئەو ڕۆژەی وڵا عزمان لێ بوو ژیانمە خۆش بە نەمانزانانی وایە ناوەڵە وەت زانی خۆشتر دەبی ئەمن وامزانی خۆشتر دەبی بەس نەمانزانی ناخۆشتر دەبی ناخۆشتر بووی ئەرێوە تقریبا چ شتێکە بوو ئەو ساڵ زۆر دەتون بکە زۆر پێ خەفەت بخۆی وڵی وەشویتیان یعنی بەگشتی چ شتێک وای لێ کردی زۆر خەمی پێوە بخۆی وڵات تەعاان نەبوونی مشکلەیە وەیە ئێدێ تاسیر ناکە نەبووین تاسیر لە خێزانیش دەکا ینی لە تووشی هەموو شتێک لێگە نەبوونی
تووشی ئەنوع کارەسات دەکە خۆ تووشی نەخۆشی نەبی خوا نەخواست ناوەڵات الحەمدولillah باش زۆر فکر مەکەوە باش ناوەڵە فکر ناکەمەوە فکر لە چ بکەمەوە ینی خەڵکێ بەستم بیر لە لەو ژیانی دەکاتەوە خەمیت پێوە دەخوا زۆر خەمی نییە بەس خۆشیەکە هەبی وڵا هەبی خۆش ئارێ وڵە بەس تەسەور دەکەی لە چەند ساڵیدا بێ ئەوە خۆش بیان هەر وەچەوە پەندە کوردەی لێ دەدەێ سار بەسەر خۆزگەم بەفان ژیان بەردەوام بەشکم خۆش دەبی بەشکم ناخۆش دەبی وەیە ئەدی پندێکمان هەیە تو بزانام خینەوە لە بۆی چێ دەرێ سار بەسەر خۆزگەم بەپان ئێوە ئەو فەندە غەرەت نییە یعنی تەواوە لەسەمە جێبەجێ دەبی لۆ جێ بەجێ ناوی ساڵانی پێشتر خۆشتر بوو لێ ئێستا وڵە سارانی زووتر خۆشە نەبوو خۆشتر بووە دی لە چ بەشەکی خانەشین بووی ئەوە لە بەشی لە وەزارتیاخوا من تەقایم لەگەڵ خواپەرستیا چۆنی وڵی باشم بەڵام لە نوێژمە دەماعەتا گۆبی ئەرێ وڵە نوێژمە دەماعەتە ئامۆژگاری خەڵکی دەکەی بێتە مزگەوت نێژەکانی بە جەماعەت ئەوەی نوێژی بکە لە خۆی دەکاتن ئەوی نەشکان لە خۆی دیکە ئامۆژگاریش گرینگە خەڵکی بینە سەر ڕێی ڕاست تەعاە ئینسان بێتە سەر ڕێ ڕاست سعیبی نییە باشەوە سەری ساردارەی بەشێک لە خەڵکی هەڵدەپەڕن شایی دەکەن ئیوێ شایی بکریان ئیوەیە دابنیشی و فکر بکاتەوە بڵێ ئەو سارم چۆن بەڕێ کرد چ غەڵەتەکەم هەبوو چم ڕاست بوو ئەو خەڵکە بە تو چادەبی ئەو خەڵکە بە تو چادەبی خراپترش دەبیتن نەگەوە خەرک لۆ چاناوی ئەخ لەبەرەوەی زوربەکە هوایەت دەخوازی چێوەی لەو خەرکەی کرد تاقان ئەو هەموو بەرنامەی فەیسبووکوانە وە پێشتر ئەوانە نەبوو خەڵک مرتاع بوو ئەخە پێشتە کاوانە بۆ شتانە بوو کەم بوو زمانی خۆی نەبوو دەتوێت ئێستا ئەو ساڵانەی کە دادێ چ شتێک بەدەست بینی خوا چ شتێکت بداتێ ینی ئەو کوچە ئێستا 2024 2025 ینی چ مەبەستە ژیانش خۆش بیدوە و خەڵکی خەڵکە چاوساوەیە خەڵک ئێستا چەساوی ئارێ وڵە وەیە ئەوی لە ناو درتە هەمووی دەری دەبڕی وڵە چ دەری بڕ لەوەی باشتر مەبەستمەوەە ئینسان جاروی دەڵێ هەرچی لە ناو درمە ناتانم دەری ببڕ لۆ ناتان دەبڕی قابلە چ لێ دێ چ لێ دێ هیچی نێنە قابلە ئەوەی یانی قسەیە خۆ چییە چ مشکلەکەیە غەرە قسەی غەرەتمان کرد ئێتەوە جوانت کردیان خی گەورتەمە درێژت خۆش بسەلامەت بێت وەکو گەنجە پلانت چیە بۆ ساڵی 2024 ئەوە 23مان بەڕێ کرد الحەمدولillah وەڵی ساڵی 2023 لە مستارێکی باش بوو ینی بەرەم دەتوانم بڵێم ناخۆش بوو ئەو کە ئیشەڵا لە 2024 ئەگەر خواتە من باقیمان بدات ئەو شاڵە بەرنامەی باشمان هەبیتن و ناخۆشی 2023 چی بوو؟ واللهی ئەمن 2023 گەلێک ناخۆشتم دیت وەکو خۆم ئەمن شخصی ئیتر نازام لەو خەرچی دیکە تەعاان لەو خەرچیش خۆشی تێدا و هەروە نەخۆشیشتی تێدایە ئێستا قۆناغی چەندی؟ قۆناغی سەفتی دەیمە پلانت هەیە بۆ نمونە تا دەگەی پۆلی 12 خوێندنت باشتر بکەی بتوانی لە پۆلی 12 نمرەیەکی باش بەدەستبێنی؟ بەرێ دەتوانم ئەوەی بکەم ئینشاءالله بە پشتیوانی خۆی گەورەی ئەگەر تەمەەن باقیمان بداتن ئینشاءالله ببی بەچی لە ئایندا ئەمن لە ئایندا وڵای گەلێک پلانم هەیە حەز دەکەم دووسێ ئیشی بکەم بەڵام ئەوەی کە من دەمەوێت و هەروە هەڵیش لێ بدەم ئەوەیە کە بمە دکتۆری ئینشاءالله ئینشاءالله ڕۆژێک دەدبینینەوە کە دکتۆر ئینشاءالله ئەو کاتبوونەوە مەشم بکەن ئینشاءالله 2023 ساڵێکی چۆن بوو لەلات؟ ساڵێکی پڕ نامەتی و ناخۆشی و دەردەسەری لەبەر چی؟ قەیران و بژێوی ژیان ناخۆشی و ئەو شتانەی تر باشە 2023 دەتەویست چ شتێک بەدەست بێنی بەڵام بەدەستت نهێنا وڵی شتێک تەنها خۆشببختی ئەوش بەدەستمان نێنا خۆشبەخت نیە ئێستا ناخێر کاچێ خۆشببختە چۆن خۆشبەخت دەبی؟ وڵی بەچی خۆشببختی بە گەشانەوەی وڵات و ئاوەدانکردنەوە ئەو شتانەی تر 2024 چ شتێک بەدەست بێنی؟ چ شتێک بەدەست بێنم وڵی ئەو شتانی بەشەر پێویستی بێ بۆ نمونە هەیە دەڵێ حەز دەکەم ئۆتۆمبیلێکم هەبێ هەیە دەڵێ حەز دەکەم کارێکم دەست بکەوێ هەیە دەڵێ دەمەوێت فێرە زمانێک بم ئەتو دەتەوێت 2024 چۆن بی لە بۆ تو؟ تەنها ژیانمان خۆش بێتن تەنهاوە هیچ ترنا.
السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله بخير سرتا. والله تندرستي. لخدمت دام بخير بين سرتا الحمد لله زور الخلاي بزياد بها. زور سپاس دەکەم زۆر سپاس. مام حازی ئەو سارسارە چ کوت بەڕێ کرد؟ الحمد لله ساڵێکی بەخێر و خۆشی بوو زۆریش خۆش بوو. ومێدەوارم خۆشتریش بێ لەوەی خۆشتر بێ. خۆشیەکانی چی بوو؟ خۆشیەکانی و الحمدلله بوو هەوایکی خۆش بوو ئەمنیەتی خۆشی هەبوو لەوەی خۆشتر کە نابێ ئەمنیەت هەبێ و تەواوی دی. چی دیکەتان هەبوو ئاوا خۆش؟ والله دا چ بڵم الحمدلله مشکل منە بە بۆی کە بۆم خۆش بووە دی نازانم بۆ جەمعی کرد. بابزانم ئەو ساڵ لەگەڵ کەس ئاشت بیەوە بۆ نمونە بینە لەگە کەس نەبوو بی لەگەری پێک هات بیەوە. الحمدلله لەگەڵ کەس مشکل منە بووە و دەگەڵ هەموو کەسیش ئاشتم کردێتەوە. ئارە والله الحمدلله مشکلم نییە لەگەڵ هیچ کەس مشکلمان نەبووە هەر کەسیش مشکلی نەبێ نابێ لە کەس ناڕەحەت بێ لە خۆڕا بەگژێکێدا بێ و خۆ ئاسەبانێکە و خۆ خەراکەتێ ئەمن مشکلم هەیە بات و مشکلت بۆ خۆتەیە ئیشاءالله هیچ کەس مشکلی نابێ و ئیشاءالله هیچ کەس ناڕەحەتی نابێ و مام حاجەتەوێت لەو ساڵانەی کە دادێ چ شتێک بەدەست بینی؟ وەڵای جا تەنها ئەمنیەت و تەنها خۆشی بەدەست بێنین کار و کاسبی بەدەست بێنین جوانەکان تووشی کارێکی جوان بکەین دەفکریان دابین دەنات چ بەدەست دێنی ئەمن تازە بەو سنی ساڵە چی بەدەست دێنم فقط ئومێدەوارم بۆی وەک جەنابەت بە وەک ئاغایەی کار و کاسبێکی خۆش هەبێ بە خۆشی بەڕاحەتی بە ئیشتیای خۆی بەرەوە بچێ. ئێستا کار و کاسبی چۆنە؟ بە خودای بەستەگەی وێ کار و کاسبی چۆنی بکەی بازە ئینسانێک خلاف دەڵا ناجوورە بازە ئینسانێک جوان بەڕێگای دەدڕە و کاسبێکی حەڵاڵ و زەڵاڵ دەکا سەری بڵیندا جا من پێم خۆشە هەموو جوانەکان بە ئومیدی خودای کار و کاسبی تا بکەن و سەریان بڵین بێ و مشکلیان نەبێ بۆ هیچ کەس و دەچمە دوای موادێکی پیفیسکە و مەتیو پێ ناڕاتکەمەوی پێ ناڕاتکەم من ئەوانن دەوێت تاسمان دەوێت. 2023 ساڵێکی چۆن بوو؟ بەڕاستی 2023 وەکو هەموو ساڵەکانی بوو لەلایەنەی ژیانەوە بەڵام لەلایەنەی ئیشەوە قورس بوو ئیش نەبوو ئەو ساڵە ئیش نەبوو؟ ناوەڵا نەبوو. ینی ساڵەکانی پێش و ئیش و کار باشتر بوو لە ئێستا؟ زۆر لەو ساڵی باشتر بوو بەڕاستی. باشە لەبەرسی ئیش و کار و کەسابەت نەبوو؟ وەڵای ئیش و کار نەبوو لەبە دۆلارەکەی وەختێ دۆلار بەرز بووە ئیشمان هەموو ڕاوەسە بازار هەموو ڕاوەسە یەک بە خۆم ئێستا من سایق سیارە گەورەمە پێشتر تیجارە زۆر بوو ئێستا نمایە کەم بتەوە لەبە دۆلاری. پێت وایە باشتر دەبی یان وردە خراپ دەبی؟ نه ئیشەڵڵا باشتر دەبی متمانن ئیشەڵڵا بە ساری 2024 ئیشەڵڵا ژیانمان دەوەڕتن و ژیانمان خۆشتر دەبێت و فرسە ئیشی زیاتر دەبێتن ئیشەڵڵا. لە 2024 هیچ شتەکە بوو دریت و خۆش بکە دڵت پێ خۆش بی؟ بەڕاستی وەڵڵاهی نەبوو ناوەڵا نەبوو. لەو ساڵ لەکە هیچ کەسەی عادز بووی لەگەڵی پێک بێەوە ئاشتەوایی هەبی لەگەڵی؟ نا الحەمدلله لە خۆی بە زیادبی ئەمن ئینسانێکی بە سەبرم لە کەسی عاجز نابم ئەگە تۆزێ عازم کاتن بەرام خاطر لێنێ نامینێتەوە مشکل لەگە کەسی نییە. باشە هیچ پلانەکەت دانایە 2024 بگەی بەو ئاواتەی خۆت بتوانانی شتێک بەدەست بێنی؟ بەڕاستی ئایشەڵا پلانکن دانایتەوە حتا ئێستا خانم نییە بە تەمای خۆی ئیشەڵا 2024 خانی دەکڕم. ئیشاڵەوە چ خانیت کرد گاسماکە؟ ئیشاءڵڵا. وەڵاهی بەلای من ساڵێکی نەهامەتی بوو ساڵێکی بێ ئیش بوو بێ پارەی لە خەم و خەفەت زیاتر هیچی دین نەدیت لەو ساڵی 1923 لە 2023 یعنی ئەو ساڵە ناخۆش بوو؟ زۆرش ناخۆش بوو ینی نەئیشێ نەکارەکەیە ئەو عالەمە بەبێ پارە دێتە ناو بازاری سەتا سای دیناری دەبەرچیدانیە. سا خەڵک دڵی خۆش نەبووە؟ بەڕێی من نەخێت ناوەڵە ناوەڵاهی هەر کەس باوەڕ ناکەم کەس دڵی خۆش بیتە نارێ وەڵە. باشە بابزانم 2024 شەرەوها دەبی یان باشتر دەبی؟ وەڵاهی بە بڕوای من خراتر بی باشتر نابیتە چکە مەسەڵە چ کوردی هەیە دەرێ سار بە سار خۆزکەم بە پار ئارێ وەڵا سار بە ساریش خراتر دەبی باش نابی ئارێ وەڵا. بۆچی بەشێک لە خەڵکی دەبینین لە سەری ساڵ ینی لە شەوی کۆتایی سەری ساڵ ئاهەنگ دەژێڕی خەریکی ئەوەیە هەڵپەڕینە و ئای مرۆڤ بیر بکاتەوە کاتەکانی چۆن بەڕێ کردو ئەو ساڵی چۆن بەڕێ کردو باشتر نییە تێڕا بمینێ بابزانی چی ئیشی باشی کردیە چی خراپی کردیە لە جیاتەوەی بچێتە دەرەوە کاتەکانی خۆی لە شتی لاوەشی سەر بکاتن. بەخوای براکەم ئەوەی دەستە دەرێ ئەوەی لو ئافلە و مافلە و بەبوونەی سەری سای دەستە دەرێ ئەوە جفانی گەرمە ئەو پارەی بەهاوەنتەوە دەستکەتیە و باوەنتە سەرفەکە هەروچی و عرب گۆتەنی مارە الهەوە لیلهەوە نانێ ئەو میلەتەیە هەندێک دەخواهۆ لە چیش
پێم بڵێ ئێستا ئیش و کار و کەسابەت چۆن دەکەیت؟ والله من وەختی خۆی شعقاراتم دەکرد بەس ئادستەکەم بە ساعت سووتام ئێستا هیچ ئیشم پێ ناکری ناوڵە لا لێرە هەتا خوارێ سووتامە فاتەڕەش مەستور بووە ناوڵە ئیشم پێ ناکری نەخێر حکومەت چەند هاوکاری تو بووە؟ والله هیچ سفر ناوڵ دۆخی خزمەت گوزاری بەرەو باشتر دەچیان بەرەو خراپتر دەچی؟ والله بەنسبەت خزمەت گوزاریە من چ لە خزمەت گوزاری بکەم با جادە هەر هەبی با بینا هەر هەبیتن وچ کابرای گوتی ئەمە لە بینا و لە جادەوانە بێبەش بینەمە بەس دێنە دەرێ و بەماندی بوون دەچینەوە و هەر ئەوەندەیە زیاتر نییە هیچ استفادەی نییە خزمەت گوزاری هەبی و نەبی لە فەقیری نییە. بەگشتی ساڵێکی چۆن بوو کار و کەسابەت هەبوو؟ بە قورئان باش نەبوو ئەرێ وەڵڵا ئەو دووسێ ساڵی هەر چاک نەبوو خراپ بوو لەبەرەوەی ئەو بێمەعاشیە وەزعەکەی تێکدا لەبەر بێموچەی بازار لاوە بێموچەی و ئەدی بێموچەی کابرا خەرک هەمووی ئاشخۆرە کەم ئاشخۆرە خەرک چ بکاتن پارەی نەبی جانان خەڵک دەهات چۆن شتی دەکڕێت؟ خەرک لە باتی کیلۆیەکی 2 کیلۆی دەبرد 2 کیلۆی دەبرد کابرا ئێستا کە ئەگەر زۆر پێویست نەبی نایکڕی نەوەڵڵا کڕینی شتەکانیش کڕینی شتەکان بەپێی پێویست نەبی نایکڕی نەوەڵڵا نایکڕی ینی فرۆشتان کمە ئێستا بەخوای کەمە ئەرێ وەڵڵا خەرک لەبەر ئەو عارەب و بانگلادیش و ئەوانش بازارەکە هەر ئێکزاری کەلچی بڕا ئێستا من سێوی بە هەزاری دەم کابرا لەکە من بە 750 دەدا لۆ شتەکەی چاک نییە نازانم یعنی کو دەکڕی کو دەینی پرتەقا لالەنجی ئەمن بە 750 دەم ئۆتۆ بە 500 دەدا لەبەرەوەی زبرە کابرا دەی فرۆشی بەڵام ئەمن کە ئێستا دەی دەمە و ئەگەر 2 کیلۆیان بکڕی ئەگەر کیلۆیەکی لی نەخورێ لۆ چ دەی بێەوە بەڕایت ئەو وەزعا بارە و باشی دەچیان ڕۆژ بە ڕۆژ دەبینێن خۆشی ئەو پەندە کوردی دەچی بەرەو خراپی دەچی بەرەو چاچی ناچی لەبەرەوەی دەمانەسە جێبەجێ دەبیدێنێ سار بەسەر خۆزگەم بەپار ئێستا ئەمە هەمومان دەرێن حکومەت خراپە بەرەم ئەمە هەمومان بە خۆمان خراپین بە خۆمان خراپین گەندەلی لە ناوە خۆمانە ئێستا تو کابرایەکی سبەینێ لە مەعرەجی هەتا سیارێکی خراپ نەدەی باشم نادەیە لە گومرجی لە ئەلوەی هەتاکو پێت بکرێ یعنی وەناکەی قازانز بکەم کە قازانز نەکەم معناوێ ژیان بەرەو زعیفی دەچی ئینسان نای بیرێک لە قیامەت بکاتەوە بۆ فێر قەیدی ناکە باشە شەیتان ئەدی لۆچیە تۆ بەشەیە تۆ بە هەیە بەرامەدی شەیتان لۆچیە کابرا ئەتو ئەگەر هەموو کەس هەر تۆبەی بکە و هەموو کەس هەر بگەڕێتەوە معنا ئەوەز ئەلۆەوە دەبی بڕواکە ئینسان ئەگەر فێڵ لە خەڵک نەکا ئەوە لە ڕووی دەرونی و مرتاحە لە ڕووی ژیانەوە سەرکەوتوو دەبیتن لە ڕووی قیامەت شۆ سەربەر ئێستا ئەمن بەتوو دەرێم باشە کە جمعەدادێ ئەو هەموو خەرکە دەستە مزگەفتێ دەستە نوێژێ کابراگە درۆی نەکا خیانەت نەکا ینی غەش نەکاتن معنە ئەو وەزع ئەو های لێدێ وەزع کوچا دەبی وڵی ئەو وەزع بەس دەبی بە خۆمان چابین خوا لەگە خراپەی دانیە خوا لەگە چاکەی دەیە ئەمە چا دەبین ئەمە وڵی ئەگەر عاکمەکی عەدڵوەکی ئیمامی عومەرمان لەبوو بێ هەرچی خراپی لە سەریدا ئەگەنا زۆر زەحمەتە ئارێ وڵی ئێچۆکی ئیمامی عومەرمان لەو بێ زۆر زەحمەتە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو بەگشتی 2023 موچە دوا دەکەوت خەڵک دانە دەمەزرا بەڵێ لە 2023 خەڵک بەدەست بێکارەبایی دەیناڵاند لە 2023 لە هاویندا خەڵک ئاوی نەبوو ئێستاشی لەگەڵ لا بێ فەرمانبەران گلەیی دەکەن دەڵێن موچەکانمان لە کاتی خۆمان پێمان نادرێ و واروها بەرزکردنەوەی فەرمانبەران ڕاوەستاوە دەرچوانی زانکۆ پێمانگاکان چاوەڕێی ئەوەن ڕۆژێک حکومەت بڵێ فەرمونون ناوەکانتان پێشکەش بکەن بۆ دامەزراندن هیوا و ئاوات زۆرە لە وڵاتە گەنجان خەڵک بەگشتی بەدەستیەوە دەناڵێنێت